بێگومان لەناو کووردا کۆمەڵێک ئەهلی ئەدەب و ئەهلی قەڵەم هەبوون کە لە بواری قسەدا زۆر قسەزان بوون، زۆر قسەیان شیرین بووە. بۆ نمونە هەندێک جار لە قسەکانیانە سوودیان لە نوکتە وەرگرتەوە، ئەوە نەجوان لە کاتی خۆیان سوودیان لەم وتانە لەم نوکتانە وەرگرتووە کە زۆرێک لە ئامادەبووان سەرسام بوون بە توانای ئەم کەسانە لە قسەکردن لە ڕاستی ڕەوان بێژ بوون. جا بۆ ئەوەی کە ئێمە بین لەسەر ئەم مێژووی قسەخۆشی و ئەوەی کە گاڵتەوگەپی پێوتری لەناو کوردانە زانیاری زیاتر وەربگرین، ئەمڕۆ بە میواندارەتی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دانا ئەحمەد مامۆستای زانکۆ ویستمانە تەوەرەکەمان ئەوەی تر جوانترکەین بۆەوەی کە ئێوەش چێژ لە جوانی ئەم تەوەرە وەرگرن. هەر بۆیە دکتۆر گیان سڵاوت دەوێت بە خێراتین هەربژین ڕۆستان باش و لە خۆشییا بن یەخوای هەر لە نوکتە و لە خەندە و یەخوا هەمووی دەم بە پێکەنین بێ بەڵام بەڕاستی. دکتۆر دانا هەر باباسێکی مێژوەکەی کەم بزانین کورد تا چەند ئەهلی گاڵتەوگەپ و نوکتە و سوودوەرگرتن بۆ بەڵام بە دیوە جوانەکەی ئەوەی کە لە کۆناوە بووە. بەیانیتان باش پێشە شتێ بەیانی بەڕێز بیرۆکەی نوکتە خۆی ینی بیرۆکەی قسەی خۆش ئەوەی پێوتێ گەبجاڕی یا گاڵتەجاڕی یا لاقرتێ یا پێوترێ مەسەلەن قسەی خۆش یا نوکتە یا نوکتەبازی. ئەم بیرۆکەی لەوەوە هاتووە کە لە ناو جەستەی ئینسانە لە ناو خوێنی ئینسانە خۆڕۆکەی سپی و خۆڕۆکەی سوور هەیە وەنیە؟ خۆڕۆکەی سوور چۆن خواردن و با بڵین وزە ئەگەێنێ بە خانەکانی لەشی ئینسان، خۆڕۆکەی سپی بەرپرسە لە دروستکردنی بەرگری لە شە مەناعی لەشی جسمی ئینسانە. باشترین فاکتەر باشترین هۆکار بۆ زیادکردنی خۆڕۆکەی سپی لەشی ئینسان پێکەنینە، دڵخۆشیە، ئارامیە، قسەی خۆشە، هەر قسەیەکە کە لە دەم بێتە دەرەوە و دڵی تۆ خۆشکە. یەکەم فاکتەر بۆی بریتیە لەو گاڵتە و لەو قسە خۆشانەی کە لە ناو ینی ئەبێتە هۆی خۆشکردن و ئارامکردنەوە و خۆشنودکردنی مێشکی تۆ و فەراحی ئەخاتە دڵتەوە و پێئەکەنی. ئەمە خاڵی یەکەم، کەواتە نوکتە بنەمایەکی علمی هەیە، بنەمایەکی زانستی هەیە. خاڵی دووهام دیقەت بە حتا یەکێک لە معناکانی نوکتە لە هەندێک جێگە بە نوکتە ئەوتێ تفەنگ. تفەنگ بۆ پێش ئەوەی پێتان بڵێم بۆ ئەچین بۆ زمانی عەرەبی. زمانی عەرەبی بە واژە بە وشە ئەڵێن چی؟ پێڵێن کەلیمە وانە؟ کەلیمە لە زمانی عەرەبیە بە معنای وشە نایە گەدەر بن، بە معنای بریناربوونیە. کەلیم یعنی برین. باشە برین عەزیەتی ئینسانە یان نا؟ قسەش عەزیەتی ئینسانەیە یان کار لە ئینسانەکە، بە خۆشی یا بە ناخۆشی. چۆن برین کار لە ئینسانەکە، قسەش کار لە ئینسانەکە. بۆیە هەر شتێ لە دەمی ئینسان دوێتە دەرەوە معنای هەبێ لە زمانی عەرەبی پێوتە کەلیمە. دکتۆر خۆمان پندێکمان هەیە ئەڵێ جێی برین خۆشە بێتەوە، جێی خەنجەر چابێتەوە، جێی برین چا نابێتەوە، جێی قسە چا نابێتەوە نیە؟ باشە لە زمانی کوردیشە ئەم وشەیە بەکار هاتووە تفەنگ. تفەنگ خۆ بە معنای سیلاح نایە، تفەنگ بە معنای ئەو کاریگەریە کە لەسەر تۆ دروزە بێ. ئەزانی بۆیە لە هەندێک فەرهەنگا کە ئەگەڕین لە باتی وشەی نوکتە، لە باتی وشەی گەبجاڕی وشەی چی بەکاریە؟ وشەی تفەنگ بەکاریە یا زەڤەنگ بەکاریە، هەردووکی بەکارهاتوە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێهەم ئەوەی گرنگە بیزانین ئێمە لە ناو ینی مێژووی ئەدەبی خۆمانە کەسایەتێکمان هەیە پێوتێ مەلای مەشهورە وانە؟ ئەمە لە طبعاً ئەسڵی هەیە، ناوی مەلا نەسڕەدینە. مەلا نەسڕەدینی ناوە لە فەرهەنگی فارسێ زۆر ناودارە. جا ئەمە ینی یەکێکە لەو شتانەی کە هاوبەشە لە نێوان ئەدەبیاتی ئەو زمانانەی کە سەر بە زمانە ئێرانی ئەستەکەن. ئێستا زمانی کوردی سەر بە زمانی ئێرانیە، زمانی فارسی سەر بە زمانی ئێرانیە، زمانی ئێرانی علاقەی بە زمانی فارسیەوە نییە. ئەوەی کە سانسکریتی پێوترێ؟ بەڵێ سانسکریتی قەدیمی پێوتێ کۆن. هەردوو زمانی کوردی و ئێرانی دوو لقن لە فارسی، دوو لقن لە زمانی ئێرانی. ئەوە بۆی کە تێکەڵ نەبێ لای خەڵک. ئەم مەوزوعە هەیە
ئەم مەوزوعی مەلا نسڕەدینە هەیە بەس من حەزەکەم ئەمڕۆ ئەسڵ و فەڵسەکەیتان بە باس بەڵێ لە چێوە هاتووە طبعاً کورد هەندێک چەکوشکارێکی تیا کردو پێڵێ بەلای مەجبورە ئەس خۆی بەلای مەشهورەیە مەلا نەسڕەدین لەگەڵ 11 فەقەی ترا فەقەی مەلایەگە بن باشە بزنێکیان هەیە ئەم مەلایە کە دەرسیان پێڵێ ئەم پیاوە ئاینیە یعنی وەلی ئەبێ پیاوێکی زاهید و تەقی و لە خواترز ئەبێ هەموو جومعەیە ئەم فەقیانە بەبەست بۆ سەفرۆ سەیران لێ بزنەکە سەرە بڕن ئەیخۆنەوە ئێسقانەکانی کۆکەنەوەی خاتە توورەکەیەکەوە مامۆ سەرگەڵ خۆی نێتەوە ماڵەوە شەو دوعا کاوپەڕێتەوە لای خوا کە هیچمان نییە بۆ ئەم هەفتەیە بێتەوە بۆ بەیانی ئێسقانە بێتەوە بزنەکە تێگەی چۆنە وەنەم ئەفسانەیە جمعەیەک مام مەلاکە وەزعی تەواو نابێ سەحەتی باش نابێ و خۆیان ناچن بۆ سەفرە بە دزێەوە هەر 12 فەقێک بە دزێەوە چن بۆ سەفرە بزنەکە ئەبەن سەری ئەبڕن ئەیخۆن و دوای ئەسقانەکانی کۆگەڵەوە چەند دوعاکە نابێتەوە بزنەکە باشە 2 ڕۆژ 3 ڕۆژ مامۆستا داوایە کاتەوە کوا بزنەکە ئەلاکون پێڵێن ئەڵێن وەڵا شتێکی وامە کەتنی شوێمان نایەوە و چا نابێتەوە ئیتر یەک پێیان ناگەڕێ ئەڵێ تۆ چیت کرد ئەڵێ من دەستیم لێ کردەوە باشە ئەڵێ تۆ دوعام وایە لای خوا کە دەستە بڕنەوە دەستێ بڕێتەوە یەکێ قاچی یەکێ چاوی یەکێ چوزام سەری ئەگاتە سەر مەلا نەسڕەدین ئەڵێ تۆ چی کرد وەڵا من هیچم نەکردو بەس پێکەنیومە دێرێنەوە دوعا لە مەلا نەسڕەدین کەڵێ هەتایە خەڵک پێ بکەرێت ئەڵێن ئێستا قەبرەکەی لە مەنتیقەیەکە لە کوردستانی تورکیا ئەڵێن کە ئەچی لەسەر گردێکەوەی کە سەرەکەی بەگردەکەیە هەر لە خۆتەوە حەزەکەی قاقا لە بێت و پێبکەنی بەڵێ ئەزانی ئەمە یعنی ئەم ئەفسانەیە هەبووە لە ناو کووردا بەڕاستی و وەکو وتم زۆر شتیش گێڕاوەتەوە بە ناوی ئەنی زۆر خۆشتی هەبووە و زۆر شتیش گێڕاوەتەوە بە ناوی مەلای بەڵێ مەشهورەوە بەگشتی لە ناو ئەدەبیاتی کوردیا محاولات هەبووە لە ناو مێژووی ئەدەبیاتی کوردیا محاولات هەبووە بۆ نووسینەوەی نوکتە کە بەداخەوە کە من هیوادارم لەم شاشەی ئێوە داوای ئەوەکەم کە دیراساتی ئەکادمی بکرێ لەسەری لەسەر نوکتە لەسەر ئەو نوکتە و قسەی خۆش یەک شت هەیە دوو شت هەیە زۆر گرنگە ئەمێ باسی کەم و حەقیقەتیشن یەکەم ئێمە دائما ڕوبەڕووی قسەیەکە بینەوە دائما ئەڵێن شاری سلەیمانی نوکتەی زۆرە حتا ئومید کاکە ڕەش یادی بەخێر کتێبێکی داناوە بە ناوی قسە خۆشەکانی شاری سلەیمانیەوە وەشتی زۆر جوانی تایە ئەزانی سەبەبەکەی چێ وایە شاری سلەیمانی لە هەموو شارەکانی تر نوکتە و قسەی خۆشی تیازیات ئەمە بووە لەبەرەوەی کە سلەیمانی بە شار دروست بووە یەکەم نقطەی دروستبوونی سلێمانی یەکەم ساڵ یەکەم وەخت یەکەم دقیقە کە دروست بووە سلێمانی شار بە شاری دروست بووە لە دێ و لە شێ و لەم لەولاوە نەهاتووە خۆی کە دروست بوو کە تەسیس بووە کە دامەزراوە بە شار دامەزراوە ئەنجا شار یەکێک لە بنەماکانی ئەو پارێزراوی کللتورەیە کە ئەبێتە بازنی بازنێ بە دەوری خۆیان کێشێ کۆمەڵێک کللتور هەیە لەناو خۆیان نایباتە دەرەوە یەکێک لەو شتانە بریتە لەو قسە خۆش و گاڵتە و نوکتە و حتا ئیدیۆمانی کە لەناو شاری سلێمانیا بوون لە شوێنی کەنیە ئەزانی حتا من شتێکی خۆشتان بۆ باس بکەم ئێمە لەناو ئەدەبیاتی ئێمە ناو مێژووی ئەدەبیاتی ئێمە ڕەشتەی مرواری هەیە ئەمە سەعادەت سەجادی 8 بەرگە ئەنجا شتێکی خۆشتان بۆ ژێڕمەوە کە بەرگی یەکەمی تەواو بێت ئەمە نوکتێ کتێبەکە ئەو کاتە هەندێک لە پیاوانی ئاینی ئەو کاتەوەمانە لێ چن بە لی تووڕابن و لێ چن بە قینەوە ئەمانە لە سەریە نووسن و قسەی پێڵەن بە مامۆستا سەجادیوانە دوایی لە شەفەق دەرچۆ لە کەرکووک پیان و توانە مامۆستا جوابێکی ئەم خەڵکە بەرەوە ئاوا قسە و پێڵێ ئەم توتی بەسەر چاو یەک دێڕم بۆ دانیان جواب بێمەوە یەک دێر بە یەک دێر وەڵامیانەیەتەوە ئەڵێ بۆ هەموو ئەو کەسانی کە ناوزەندی منیان بە خراپی کردووە لەسەر ڕەشتەی مرواری ئەوە مژدەی ئەوەیانێمێ کە بەرگی دووەمیشی بەڕێوەیە
بەرجی دووەمی ڕشتەی مرواری بە 8 دەرگە تەڵان بەڕێوەیە. ئەمە محاولەیەکی ترەکە بەڕاستی محاولەیەکی زۆر چاکە، یعنی یەکێکە تام بڵێن فەریدە بێوێنەیە. محاولەیەکی تر ئەو کەلی ئەو نوکتەکانی ئوستادە بەشیر مشیرە کاتی خۆی پیاوێکی خەیات بۆ لە بەغا لە هەفتاکان و ئەوانەیە ئەم پیاوە هەرچی ئەدیب و نووسەری سلێمانی و ئەو کاتە حتا ئەوانەی ڕۆژهەڵات مەسەڵەن مامۆستا زەبیحی و ئەمانە چوونەتە لای دانیشتون هەیە من چووە هەژار چووە چوونەتە لای دانیشتون و ئەم پیاوە قسەی خۆش بووە، یعنی پیاوێکی قسە خۆش بووە. دوایی هەزار جار یادی بەخێ دوکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ ئەمانەی کۆ کردوەوە هەندێکی کتێبێکی داناوە بە ناوی ئوستادەوە بەشیر مشیر. ئەگەر دوایی وەختەمایەوە شتێکی گەڕمەوە نوکتەیەکی گەڕمەوە. ئەمەش محاولەیەکی تر وەکوتم ئەوەی ئومێد کاکە ڕەشیش یەکێکە لە شتە جوانەکان، بەڵام ئەو زیاتر لەسەر شاری سلێمانیە. ئەمێنێتەوە یەک شت باسی کەم و ئەنجا ئەزان بەتەمای سوالکردنی دوای شتێک هەیە ئیدیۆم هەیە خۆی هەر نوکتەیە نوکتە ئیدیۆم هەیە نوکتەیە. مەسەڵەن تۆ ئەتەوێ بە یەکێک بڵێ وەڵا فڵان کەس کڵاوی نایە سەرێ، یعنی چی کڵاوی نایە سەرێ؟ یعنی پێ ڕابواردی وەنیە ناڵی پێڕابێت کڵاوی نایە سەرێ. باشە ئەمە ئیدیۆمە، ئەم ئیدیۆمە من و تۆ تێگەین لە سلێمانی. باشە خەڵکی کە ینی حاڵی نابێ پێی ئەبێ بۆ شیکەیتەوە بڵێ ئەنجا یەک شتیکەت پێ بڵێ ئەوەی کە جێی داخەلای بن ئەچن ئەمە تەرجەماکەن بە زمانی تر. باشە تۆ گەر بە کابرایەکی عەرەب بڵێ کڵاوی نایە سەری بڵێ وەضع قبعة على رأسه و خۆت خۆ نەپێکرێنە هیچ پێ هەڵێ کڵاوی نایە سەری کڵاوێکی هەڵگرت و قسێ سەری تاو چکەنێ معنای چکەنێ ئەبێ بە ئیدیۆمێکی عەرەبی بۆ تەرجەمەیەکی بڵێ سەخیرە منه مەسەلەن گاڵتەی پێکرد گاڵتە جاری گەڵاکرد بۆ نمونە پێ ڕابوارد زانی لەبەرەوە یەکێ لەو شتانی کە بەڕاستی ئەم ماوەیە بینیمە من حتا کتێبێکم بینیم لەماوەیە ئەمە بخوێنە من خەفەت بە شتێ زۆرە خۆم کە زمانی کوردی سەقەت بکرێ یا زۆر خەفەتی پێخۆم بەڕاستی. مەسەل بۆ نمونە مەسەلەیەکی هەیە لە ناو فارسە حتا لە ناو کوردانی ئەو دیوە باوەڵێ فڵان کەس قاتی سەرەوە یاوە بکرێ قاتی سەرەوە یاوە بکرێ ینی عەقڵی دەزاوە. ئەم تەرجەمەی کردووەڵێ فڵان کەس خانوویەکێ بۆ قاتی سەرەوە یاوە بکرێ ئەخە چۆن نەبێەوە ئەوە ئیدیۆمی زمانێکی تر تۆ بێ بڵێ ئەڵێ فڵان کەس بە فڵان کەس یوت تۆ عەقڵە دەدەزاوە بێەوە تەرجەمە کریمە نمونانە زۆر زۆرە یەکێکە لەو شتانێکە کەم بەڕاستی خەفەتی پێخۆم بەڵێ دەست ڕۆژ بڕۆکە نامانێ ببڕین ئەوەنە بە جوانی ئەوەنە بە وردی باسیەکەیت بەزم بزانم مەتەڵ چۆن باسەکەیت مەتەڵ لە ئەچێتە ئەم بابەوە بابی نوکتەوە هەندێکی بەڵێ سێرکە ئیدیۆم خۆی ئێستا باسم کردوە ئیدیۆم خۆی نوکتە نییە بەستایەتی ئەچێتە بابی نوکتەوە پەندی پێشینان و نوکتە نییە بەس خۆی هەندێک ئەچێتە بابی ئەچێتە یعنی نوکتە بازنەیەکی نییە هەموو ئەو شتانەی کە ئەچتە نایەوە مەسەلەن مەتەڵە چێتە نایەوە مەسەڵەن پەندی پێشینیان قسەی ناستا ئەچێتە نایەوە کە ئێمە پێڵێن حیکمەت طبعا فرق هەیە لە بینی پەندی پێشینانیش ئەچێتە بابی بچێت هەندێکی بەڵێ ئەچێت فرق هەیە لە بینی پەندی پێشینان و لە بینی قسەی ناستەقا پەندی پێشینان چیرۆکی لە پشتەوەیە یعنی چیرۆکیشی لە پشتەوەیە و ئەنجا قسەکە کراوە بەس حیکمە دەوەی نییە قسەی ناستەقەوەی نییە هەر قسەیەکە جملەیەکە وتراوە جملەیەکی جوانە و ماوەتەوە لەبەرەوە دەرگای دەواازەی نوکتە دەواازەیەکی کراوەیە هەر ژانرێکی حتا شعر هەیە نالی شعری هەیە باسی کابرایە کە ناوی هینە مەحەیە مەخۆیە شێتێ بۆ لە ژێر بۆ لە شێتەکانی ئێرە ئەم شاری سلێمانی کە سوعبەتی وەرگەڵێ بە قسەی وەرگەڵێ مەسەلەن حتا ئێستش با بزانن یعنی شێتەکانی سلێمانی یەکێکن لە مەزدەری نوکتە خۆشەکانی سلێمانی هەروە بۆ لە مێژووی تازەی ئێمە لەبەرەوە یعنی هەر شتێکێک لەمان هەر ئەسنفە لەمانە بگری هەر ژانرێکی ئەدەبی بگری بەشی خۆی نەسیب بوو بڵێن بەشی خۆی هەیە لە ناو نوکتە و لە ناو گاڵتە جاڕی و گەبجاڕی کوردیا ئێمە طبعا نازانم وەختمان چەند ماوە چەند نەماوە خەمن نەبێت دەتۆ قسەی ئەوە بکە ئێمە کۆمەڵێک جۆری باومان هەیە لە نوکتە باو جارێ پێش هەموو شتێ هەندێک ڕووداو هەیە بۆتە هۆی دروستبوونی نوکتە یعنی لە پێش ئەوە ئەم کەسایەتیە
خۆی ئامادە نەکردو بۆ ئەو نوکتەیە باشە بەڵام ڕووداوێکەیە ئەم ڕووداوە پێمانەڵێ ینی بۆتە هۆی ئەوەی کە نوکتەیە دروست بێ من نمونێکتە بۆ بنمو کاتی خۆی شێخ ڕەزای تاڵەبانی یەکێ لە سوڵتانەکان بانگێکە پێڵێ ئەڵێ شێخ ڕەزا وەرە پێشەوە تەمەن مەجلیس گەرم بۆ ئەچێتە پێشەوە ئەڵێ وەرە پێشەوە دەی وای لێ کای باتە تەنیشتی خۆیەوە ئەڵێ شێخ ڕەزا بە ئیسراحەت دانیشە ئیسراحەتی وەختە چۆن بۆ پشتێکی دانراوە پیشانیان پێدایەوە سوڵتان خۆی شانی دایەوە شێخ ڕەزا شانێکی دایە بەسەر هەمان پشتی کابرایەک سوڵتانە ئەڵێ شێخ ڕەزا یەک پرسیارە لێکم بەڕاستی جوابم بەرەوە ئەڵێ فەرموو ئەڵێ فەرقی بینی کورد و کەر چییە؟ کورد و کەر ئەڵێ وەڵا قوربانەوە پشتێ ئەڵێ چۆن؟ ئێڵێ من کوردەکەم ئەوەش پشتێکەیە جەنابیشی کەرەکەی تەواو ئەها ئەم سورعەتە ئامادە نەکردووە تەواو ئەمە سورعەتێکی بەدیهی ڕوانیە مەسەلەن بۆ نمونە هەر شێخ ڕەزا چۆتە ماڵی مامی حەزی لە چای خەز بووە چایەکی ڕوونیان بۆ هێناوە لەگەڵ مامی بەزمی زۆرە مام و ئامۆژنیوانە چاکەیان بۆ هێنا بەس چاکەی بینیوە بەس چاکەی بینیوە تەواو ئەڵێ چایەکەی مامە غەفوور زەردە وەک میزی نەخۆش احتیاج ناکا بە ئاگر هەر بە دوو تڕێت دێتە جۆش دوو تڕی بەسەوە گرنگکەی ئەگری وە چییە ئەزانی ینی مەسەلا بۆ نمونە مامێکی تری هەیە ناوی شێخ ساڵحە شێخ ڕەزا ئەچێ بۆ ماڵی مامی بەرچایی بۆ دانێ بەرچایی بەیانی نان و چی و چی ئەمانە ئیتر چی خوایەتی پەنیر و کەرە و چی ئەمانە کە یێتە دەرەوە نامەیەکی بۆ نووسێ بۆ مامی ئەڵێ هەرچەند فەقیر و موفلیسە مامە شێخ ساڵحەم بەڵام نەمدیوە کەس وەک ئەو ساحەبی کەرەم دەفعەیە بووم بە میوانی نان و کەرەی نایە بەردەمم ئێستش بەبێ موداهەنە من مەمنونی ئەو کەرەم ئەو کەرەکە مامێتی ئەزانی کە لێ پرسنەوەم بابە تو بۆ قسەوە مامەڵێ قسەم پێ نەوتووە من وتو منان و کەرەی ناوەتە بەردەمە هێواش نەخێرە بەسی مامی بۆی چۆن یعنی شێخ ڕەزا لەوانە بوو کە سورعەتی بەدیهی هەبووە بەبێ ڕووداوی پێشتر بێ ئەوەی خۆی بۆ ئامادەکان و کتەی بۆ هاتووە چۆتەوە مزگەوتی ئاڵەچی سلێمانی ئەوەی ناو بازاڕ خەڵک سەرەی گرتووە لەم سەر بۆ سووتی ئەوە چییە و توتی خەڵکە چت بۆ تەوالێت ئەی دوتی ئەمە چییە توتیەوە بەردە نوێژە خەڵک یە تاک تاک نوێژێکا لەسەر ئەو بەردە ئەڵێ خەڵقی سلێمانی باش تێگە دەن عادەت نوێژ بە تاگەکەن گوو بە جەماعەت لەبەرەوە ینی ئەم جۆریشی نوکتە ئەوەیە کە هیچ پێشینەیەشی نییە هیچ پێشینەیەکی نییە ڕوئا جۆرێکی تری هەیە لەسەر گرە و کراوە گرە و مەسەلەن ئەگەر من ئەوەم کرد ئەوە نییە مەسەلەن داوەت هەیە بەمەوە بۆ نمونە شتێکە بە پیاوێکە بۆ لەم شاری سلێمانیە دەوڵەمە بە بەز ڕەزیل بووە باشە سێ چوار فەقیر و سوالکەری لێ کۆ بنەوە ئەڵێن چۆن دینارێکی لێ بسەنین درهمێکی وەختە هەر کەسێ چیە بەلایە ئەڵێ درهمێک بەری کێشە بە ناوی دەمێگو لە ڕەحەت زۆر ڕازیل بووە حتا ئەڵێن کە دوعای کردو لە دوێنێش بەس داوای ئەوەی کردو کە خوا پارەی بات هیچ کێنێتی پارە وەڵا فەقیرێکیانێک کە لە فەقیرە سوالکەرەکان ئەڵێ کاکە من لێ سەنم ئەڵەن چۆن حقتانێ بەسەرەوە بەزەگەر لەم سێن چیم بۆکەن کۆمەڵی وعدی پێیان وەڵای تر ئەچێ بۆ لای ئەمانە ئەڵێ حاجی فڵان کەس دیرهەمێکمەی تێ حتا هێزی ئەبێ کێشە بە ناوی دەمێ قەیناکە گەت نازە بێ بەس درهەمەکەمەی تێ ئەڵێ نیمە بە چی بەمێ ئەڵێ کاکە ئێستا نا ئەڵێ ئەی 10 ساڵێکە بمەرێ ئێڵە باشە گوڵتە ساڵێکی چی بڕ باشە 10 ساڵێکە دەمێ 10 ساڵێکە و درهەمێکە لایم نە 10 ساڵێکە دەمێ وەڵا چارەکێکی پێچێتەوە ئەڵێ حاجی ئەڵێ بەڵێ ئەڵێ چارێکیشی ڕۆی لە 10 ساڵەکە وەڵا داتە سەعاتیش پێچێتەوە ئەڵێ حاجی ئەڵێ سەعاتێکی ڕۆی
مثلا 2 ساعات الله حاجه 2 ساعات الروي 2 بيانات والله 2 روج و4 ساعات الروي زعجك والله دبر الحالي هذا اللي ودر حني كبر حافيز به تبرا في خان او لبس كراوي بردوا او قراو كم بردوا زاني هنديك نكته يعني هاتو تقور هاتو تبرهم لبروا جوري دوهم اويك كوا يعني بيشينيه جوري كتر لا نكته اويك هندي جار كورو كوبونا وهب ولا مشارا ولا زور شونيكا كقصي خوشي لسه قصي يعني بقصي خوش جراوه ما بتان بلم يعني بشك لو شتانيك باش لو نكتانيك ما مستاي زور بريز ملا محمدي شوماشي لا كتبي شي بناي لغه نامه جراوتوا لو مجلسانا روياوه مجلسي قصه خوشه بوكاتي خوي لم شاري استمانيه اديبي بابر زور بوا يعني ملايكه ورهبوا همانه همو اديبون كدانشتون لقال لك يعني قصي خوش وبسر هاتي خوش زور رويا ولا بينانا الشيخ رزاق حالتي شي هبوا بطاقت وبطاقه دكتور بلام اواني بقيروا بكالكي شاشته لا خبر نبي اشتيك نعلم كلنا جاكر اشتي بلام كالكي شاشاني اواني هنا بيتو حالتي شي هبوا بطاقت بوا جار نادوتي بشون رفيق برادر وملا ودوست وشتي خويا كوي كدونتو شتي بيجراونتو إيتر لك وش غزل شيء بوخنته شيء نكتة شيء بوجراته شيء وهي وضع نفسيه البيت يعني بيت وصل خوي والله الروجك سيكس بانكا بان يعني كأمانة الله بيتعقد مودي يشتكي بوجرنا ودق سيخوش وأمانة جت تو سيدي الشيخ رزامك شاعري هجوبه شاعر دائما هستي ناسكها ضلي ناسكه بويا أو داوي كدو ولا خلق وتوتي ولا قصي خوش ممكن ما بين مصرخهم هو معناه فعلا شاعر بو الشيخ رزا قصي بو كان كسو شعرك غزل شي بو كنت يتسري شي كان على الشيخ رزا نالي غزل شي جواني هي على دبم خلونو على مستهلق غزلك امي دسبيشي غزلك امي على اي سروي بلند قدو برو تاقو ما مكجود طبعا هين نالي على بيتي دوهمي بلين شطري دوهمي بيتك على چه دستی دەگاتە بە یوناری نەگەیوت زۆر جوانە غەزەلەکەی نالی ئەم مەلایکە بۆیە گەڕێتەوە شەتری دووهەمی بۆ نایە بەشی دووەمی بەیتەکە ئەڵێ دەتوو بۆم بڵێرەوە ئەڵێ ئەی سەروی بڵند قەد و برۆ تاق و مە موجود بۆی نایە شێخ ڕەزا ئەڵێ ئەم شیعرە فەرقی نەبوو لەگەڵ میز و لەگەڵ گوت دەزانی لەبەرەوە بەبێ ئەوەی زانی سرعتي بديهي بلام لشوا لناو مجلس مؤمة لناو مجلس الرياض جوري كي ترمان هي لنكتة كروي داوا لناو هنا لناو مجتمعة لغلطه وبو غلط يعني ايش غلط يشكروا بنكتة طبعا نموني زورة من نموني كتاب بو المو پیرەمێرد کاتی خۆی خۆتان نەزانن کە گەورەترین خزمەتی بە سەحافەی کوردی کردو گەورەترین خزمەتی کردو بەڕاستی و میلەتی کورد هەموو قەرزاری ئەو پیاوەین هەموو قەرزاری ژین و ژیان و ژیانەوەی ئەو پیاوەین بەڕاستی طبعا کە دوایش دەوری تری هەبوو ئەمە طبعا زۆر بە فەقیری و بە کولەمەرجی ئەم جەریدە چاکەی دەرکردووە تایپێستێکی هەبووە طبعا ئەو کاتە تابیعی دەستی وە پێش ئەوەش حرف ڕێک خراوە حرف لەسەر سینی حرف دانراوە و حرفەکان خراونەتە پاڵێکتی و کەلیمەیان لە دروست کراوە پیرەمێرد خەریکی ئەمە بووە حتا با بزانن ینی زەلامێکی هینی لا بووە قەرزی لای پیرەمێرد بووە هی جەریدەکە ئەو نەچەند عادەتە دەرچۆی مەتوعەوانە هەر حەلی نەبووە کە نەیاوەتەوە فەقیرە لەکوێ بێنێ وڵاتی زەلامێ ئەڵێ کاکە وەرە ئەتەوێت زەرری لێبەی ئەڵێ بچۆ سینی کە دەینەوە بیشێوێنە بۆی حرفەکان تێگەچێ کەلیمەکان تێگەچێ ئیشەکەی وەستێ بەبانی جەرید دەرناچێت فعلا ئیشەوێنە دواکەوێ دەرناچێت ئەوەی کە شتەکانی بۆ ڕێخستووی حرفەکانی بۆ ڕێخستووە عەرەب بۆ عەرەب
وڵا ڕۆژێک تەعزیەنامەیەک هەیە بۆ پیرەمێرد ئەڵێ بە بالیغی حوزن و ئەساوە غەمگینی خۆمان دەرەبڕین بۆ وفاتی فلانی کوڕی فلان دیارە ڕئیس عەشیرەتێ بۆ یا پیاوێکی ناوار بووە و داواکارین لە خوای تەعالا بە بەهەشتی خۆی شاد بکە پیرەمێردیش قەڵەمی ڕەژووی بەکارهێناوە و قەڵەمی ڕەشەی خۆمانە چی پێڵێن قەڵەمی خەڵووس قەڵەمی ڕەش لە خوارەوە بۆ کابرای نووسیوە ئەگەر جێما بوو یعنی دایبرێنە لە جەریدەکە ئەگەر جێما بۆی دابنێ وەڵا بانی بڵاو بۆ تۆ ئەڵێ بە بالیغی حوزن و ئەساوە خەبەری وەفاتی فڵان کەس بڵاوەکەینەوە داواکارین لە خوای تەعالا بە بەهەشتی خۆی شاد بکە ئەگەر جێما ئەمە لە ئەنجامی غەڵەتەوە ڕوئا شتێکی تر کە گرنگە بەلامەوە مەسئلەی ئەوەیە کە تانەدان یعنی تۆ تانە لە ڕووداوێک بدەیت ئێمە یەکێک لەو شاعیرانەی کە ڕەخنەگر بۆ لە ناو ئەدەبی کوردیاوە جێگەی فەخری هەمومانە بریتە لە حەمدی شاعیر حەمدی ڕەخنەی لە حکومەتی شێخ مەحموود زۆر کردووە ئەنجا حکومەتی شێخ مەحموود دوو تەشکیلەی هەبووە تەشکیلەی یەکەم و تەشکیلەی دووەمەوە مەشهورە یعنی پێویست ناکەم باسی کەم زۆر دوور و درێژەوە دوو تەشکیلی جیاواز دوو حکومەتی جیاوازیە بۆ شێخ مەحموود حەمدی ئەوێ باسی خراپی تەشکیلەی دووەمی حکومەتی شێخ مەحموود بکە باشە تەشبیهێنەکە بە چی تەشکیلەیەکەم و تەشبیهێنەکە بە هەڵپەرچە ئوسوڵی چۆنە لەناو کوردەواریە دەست دەکرێت بە دەهۆڵیان لە پێشەوە وانە سەوە بە سریجی چی بۆ بەچی چی پێڵێنەوە دیجی ئەوە دیجی چییە هەر گۆرانیکە و هەڵەپەڕ وەکمەکەی خێراترەکە مهمیش نییە چی هەڵە کابرا وانە کابرای گۆرانی باشە چڵێ مهم نییە ئیتر وردە کە گەرمە بێ خەڵکەکە و دەزەکە بە هین شتی علمیە ها هۆرمۆنە دەرەدرێمانە وردە هەر کەس یەکێ دەستی دوانەگرێ و دەستی سیانەگرێ ئەمانە تاڵپەرکێش و سۆڵی هەیە سەر چۆپی هەیە و گاوانی هەیە و ناوەڕاستوە گەرمە بن لە هەڵپەرچیا و لە پڕ یەکێک لە ناوەڕاستەوە حەز لە سەر چۆپێک ناگرێت حەزی لێکە کابراش فەقیرە سەری بۆ گرتووە چۆنەیە بە خەڵکیە باشە نایەتێ چیەکە یە تەشکیلەی دووەم دروستەکە لە ڕێزی دووەم دروستەکە لە پشتەوە ڕێزی دووەم لە چییە ئیشی چییە خۆ ڕێزی دووەم هەر دیارێن لەو خەڵکە ئەی چیشی چییە ئیتر نییە کە دروستێکە تەشکیلەکە جارجار قاچی خاتە بەر قاچیوانەی پێشەوە ڕێزی یەکەم تێکە بە دەمایانخە جارجار ڕێزەکەیان لێت جارجار پاڵێکیان پێوانێ بۆ پێشەوە ئەوە نییە لیان تێگەیە ئەگەر نا هیچ دەوری چینە هیچ خۆش ڕێزێکی تر دروست کات و خۆی سەرچۆبی بێ یعنی بۆ ئەوەیە بەس لە واقع بۆەوەی کە لە ڕێز یەکەمی تێگە حەمدی تەشکیلەی دووهەمی حکومەتی شێخ مەحموود بەواش فێنێ ئەڵێ باسی تەشکیلاتی سانی هەر ئەەکەم بۆ پێکەنین باجی ئامین کە حەزی لەسەر چۆپێکە بووە باجی ئامین بێ بەڵا بێ نایڵێ جوان هەڵپەڕین نایڵێ بە باشی هەڵپەڕین بۆ حەزی چۆپێکە بووە تەشکیلەی دۆڵی سۆر دروست کردووە هەر دەمەوەی شێخا بەدەما لە پێشەوە تەشکیلەیەکەمی بەڵێ جا مەبەستم لەوەیە کە هەندێک جار نوکتە لە ئەنجامی تانەیەکەوەیە کە تانەکە ئەبێتە هۆی ئەوەی کە یعنی جۆرە لە توانش دروست بکات جۆرە لە نوکتە دروست بکە جۆرێکی تر لە نوکتە ئەوەیە کە بۆ خۆ قوتارکردنی ئینسان خۆیەتی خۆت ڕزگاکە لە مووقفێ مەسەلا مەلای مەشهورە بابینە سەرەوە ڕۆژێ بارێک خورما با بۆ شارێکی تر لە ڕێ پۆلیسی گومرگوانەی گرن ئەڵێن ئەوە چیەکەی مامۆستاوە چیە پێ دوانە ئەڵێوە چایە پێم چا ئەڵێن مامۆستاوە خورمایە چای چی بابەوە نازانەوە چای مامۆستاوە خورمایە ئەڵێ کوڕەکەم عەقڵە بێ هەتا من ئەڵێم خورمایە تۆ ئەڵێی بەشم بەو من ئەڵێم بەشە نایەم و تۆ ئەڵێی بۆ منیش ئەڵێم بۆیە خورما بۆیە و دەوازم لێ بن حافیستا بێتەوە ترکاک ئەنی هەندێک جار ئەم قسەیە ئەم نوکتەیە کاتەکەمان بەرەو کۆتاییە ڕوات بەڵێ کە ڕوو ئەدە باش یەک شتیکە باز دەکەم ئەبێتە هۆی ئەوەی کە با بڵێن
لە مووقیفێ خۆی ڕزگار بکە. آخر شت کە باسیەکەم وڵات دوشتی بەسیط بازەکەم ئەگەر مەجالم بن یەکەمیانەوەیە کاتی خۆی هەر لەسەر ئەم مۆزوعا لەسەر مۆزوعی خۆقتارکردنە یاری سێبازە بووە کە فەقییان چوون بۆ مەلا بۆ سەیران سێبازیان کردووە سێ کەس پشتی دانێ و یەکێ هەڵەزنێ بەتیایە پێیانە لە پڕیشان تێکەوێت و ئەو پشتی دانێ ئەنجانۆرەی مەلایەت کە پشتی دانێ تێکەوێ پێڵەن فەرمو پشت دانێ ئەڵێ قوبوڵ نابێ بە هیچ بابێ بابی قانون قوبوڵ نابێ بە هیچ بابێ کە کوڕدا بێ لە جێی بابێ ئەگەر سوختە مەلای جێهێشت مەلا ملکەج نەبێ نابێ ئەمە معلومە لای گشت کەس چ نادان و یعنی بێعەقڵ چ نادان و چ دانابێ کە دابوون کاری نادانە کەسێ دانابێ دانابێ کەسێک کە عەقڵی بێت چۆن دانێتەوە بە شەریکوێەوە شتێکی گەشتان بۆ جەرمۆ و کۆتایی خەیاتێکە بۆ لەم شاری سلێمانیە جا من زۆر حەزە سلێمانێکم نازانم باشیان خراپە شارچەتی زۆرەکەم عەلاکولی هەر کەسە شاری خۆشە شارچێتی نییە بەخوا سلێمانی زۆر تایبەتە خەیاتێکە بۆ من ناوی نابم شاعیرێکی زۆر مەشهورە زۆر دڵناسکە زۆر هەزناسکە ڕۆژێک کراسێکی کوردی بۆ ئافرەتێکی جوانکی لە دوورێ کە ئەیباتەوە ماڵەوە دوایی هێنێتەوە فەقیانەکەی بۆ فەقیانە زانچێ بەشی زیایەکەی کە پێچێتەوە فەقیانەکەی بۆ سەقەت کردوە یەکیان کورت یەکیان درێژە ئەم شاعیرە کە ئەبینێ بە لە گوزەرەکە ئەو ئافرەتەیەت و یا ئەو ژنەیەت و خۆیەکا بە ژن لە ئافرەت ڕاسترە ئەگەر دوایی حەستان کرد پێتاڵێن بۆ والله لە دەرفەتێکە ئینشەڵڵا حتمە لەسەرەوە قساکەن دکتۆر خۆیەکا بە دوکانی تەنیشتەکەیە ئەمیش خۆی پێناگیرێ چێ خۆیەکا بە دوکانی دراوسێکەمیش گەڵ ژنەکە ئەڵێ وە چی ئەڵێ وەڵاو خەکراسێکی هێنام بۆ تۆ سەقەتێک کردۆ هێناوە بۆ ئەم بۆم چاکاتەوە ئالەویە ئەڵێ گیانەکەم بیستومە لە من تۆراوی بۆ خەیاتێکی باشتر گەڕاوی گوایە من سەیری هەڵەی جن ناکەم بۆ کەم و کوڕی و گوێ بۆ شل ناکەم بەڵام کاری من هەرچەندێ جوان بێ ناتوانێت لەگەڵ جوانیت هاوشان بێ چونکە جوانی تۆ ئەوەندە دێنێ کە دەستکردی من نزم بنوێنێ ئافرەتەکە ژنەکە کراسەکە پێچێت وڵی هەر نای دوورمتەوە وازی لێبێنە وڵای کێشەکەی خۆی و ئەوە لێ دەرباز دەستی خۆش خۆی جوانی ئەم نوکتانە ئەم قسانە لەوە بۆ مەجلسی گێرم کردووە بزەی خستۆتە سەر لێوەکان جۆری کەشی زۆرە و قسەی خۆشی ئەم ڕەوات کرد بە گێڕانەوەیان سوپاسدانەکەم بەڵام تر بۆ فرسەتێکی دەستە خۆش زۆرجان جا